تیپی شانۆی کەرکووک بە هاوکاری مەکتەبی ڕێکخراوی دموکراتیەکان سەندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکان لە هۆڵی پەیمانگای هونەرە جوانەکان شانۆی نوکتەچی نمایشکرا کە لە نواندن و دەرهێنانی مەریوان زەنگە نەبوو. ژنەکە باسی بێت وتم ئەم نەدەرگانەدانە بوەستێنە بوەستێنەوێ وەکو سەرباتێ شاڵاو بێت توماڵەکەم داگیرکەی ها ئەمە پێشەرکردنێکی ڕوون واشکرایە وەڕەکەوت نامینێ و دەوڵەتی و خەزانی. ئەم شانۆگەرە بەرهەمی تیپی شانۆی کەرکووکە ئێمە لە کەرکووک نمایشمان کرد و دواتر لە دەربەنی خان و ئێستاش لە سلێمانی و بۆ داهاتوش لە شارەکانی تری کوردستان و هەرێم هەڵبەت و دەرەوەی هەرێمش لە کوردستانی گەورە و ئەمە بە زمانی عەرەبیش ئیشی تێکراوە و هەڵبەت ئەویش لە شارە عەرەب نشینەکان پێشکەشەکرێ. ئەم شانۆگەرەیە زیاتر لە باسی لەو نەهامەتیانە کاکە بەسەر تاکی کورد یاخود هەر مرۆڤێک لە سەر ئەم زەوەیە ئەژێت کە ئەم سەردەمەوەی کردووە تووشی کۆمەڵێ ترس و دڵە ڕاوکێ بێ لە ئەوانەی دەوروبەری لە نەخۆشی لە ڤایرۆس لە هەر شتێکە ئەو گوێی لێبێتتر کۆمەڵێ ترسدایەگرێت و وای لێکا ژیانێ بێ بە دۆزەخ. دواتریش تەماشاکەین ئێمە زۆربەی ئەو ترس و دڵە ڕاوکیانە شتگەرێکن خۆمان بۆ خۆمان دامان هێنا و دروستمان کرد و زۆر گەورەمان کرۆ قەبارێکی زۆر گەورەمان داوەتێ کە ژیانمان بکا بە دۆزەخ و بەم شێوەیەش ژیان زۆر ناخۆش و زۆر ئاڵۆزی شەبێ هەڵبەت. من هەوڵم داوە لێرە ئەوەی پیشامدەم کە ئێمە ئەبێ جارێکی تر بگەڕێن بە خۆمانە بچینەوە و تەماشای دەوروبەر بکەین بە چاویلکەیەکی ڕەنگاوڕەنگ و چاویلکەیەکی جوان نەکو بە چاویلکەیەکی ڕەش. کەسێکە بوو زۆر بخۆر کاتم پێی وا مادەبوانە گێڕایەوە ئەیبینی زۆرێک لە نووسەکانی ناوەڵەکە چۆڵە بوو ئێوەزان بۆچی ساعتی هەواڵ دەچوویتە دەنگ گۆڵاوە بەڵێ هەڵام لەکوێ بووی چۆ بووی ها؟ حکمی عرفی